ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی ئەمنستی ئینتەرناشنڵ لە راپۆرتی ساڵانەی خۆیدا جارێکی دیکە حکوومەتی هەرێمی کوردستانی بە پێشێلکردنی مافەکانی مرۆڤ ڕێگری و هێرشکردنە سەر ڕۆژنامەنووسان تۆمەتبار کردووە. بەپێی راپۆرتەکە ئەو میدیاکار و چالەکە سیاسیانەی ڕەخنە لە پارتی دیموکراتی کوردستان دەگرن ڕوبەڕووی هەڕەشە و گێچەڵ و سوکایەتی دەبنەوە و هەندێکیشیان لە هەولێر دەرکراون. ئاماژە بەوەش کراوە هیچ پێشکەوتنێک لە لێکۆڵینەوەی کەیسەکانی کوشتنی ڕۆژنامەنووسان و ئەو کەسانەش بەدی نەکراوە کە لە ساڵانی ڕابردوودا ڕەخنەیان لە دەسەڵاتی کوردی گرتووە و تووشی سزابوون. هەر لە راپۆرتەکەدا باس لە دۆسیەی کوژرانی ڕۆژنامەنووس وەداد حسێن کراوە کە لە ڕۆژی 13 ئابی 2016 لە دهۆک کوژرا کە بەپێی راپۆرتەکە لاشەی وەداد حسێن برینی پێوە بووە و ئەوەش ئاماژە بووە بۆ ئەوەی کە ئەشکەنجە درراوە. هەر بەپێی راپۆرتەکە کە سوکاری وەداد حسێن باسییان لەوە کردووە کوڕەکەیان پێشتر لەلایەن ئاسایشی دهۆکەوە لێپرسینەوەی لەگەڵدا کراوە و هەڕەشەی کوشتنی لێکراوە. دوای 2 ڕۆژیش لە کوشتنی دەسەڵاتدارانی هەرێم ڕایان گەیاند دەستیان بە لێکۆڵینەوە کردووە، بەڵام تا کۆتایی 2016 هیچ شتێک ئاشکرا نەکراوە. لە بەشێکی دیکەی راپۆرتەکەیدا ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی ئەوەشی خستۆتە ڕوو ئاسایش و هێزانامنیەکان بە هەزاران گومان لێکراوی تیرۆریان دەستگیر کردووە کە زۆرینیان کوڕ و پیاوی عەرەبی سوننن. ڕۆژی تشرینی یەکەمی 2016 بەرپرسانی هەرێم ڕایان گەیاند ئاسایشی گشتی هەرێم 2801 گومان لێکراوی تیرۆریان دەستگیر کردووە. بەپێی راپۆرتەکە ئەو دەستگیرکراوانە چەندین پێشیلکاریان بەرامبەر ئەنجام دراوە. بۆ نمونە ڕەوانەکردنیان بۆ دادگا بۆ ماوەیەکی زۆر دواخراوە، هەروەها کە سوکارەکانیان بۆ ماوەیەکی زۆر بێبەشکراون لە سەردانیکردنیان. هەر بەپێی راپۆرتەکەی ئامنستی باسیمە دەروێش کە ڕزگاربوویەکی دەستی داعش بووە لە شارۆچکەی زومار و دوای کۆنتڕۆڵکردنەوەی شارۆچکەکە لەلایەن پێشمەرگەوە لە مانگی ئابی ساڵی 2014 بە تۆمەتی کوشتنی 3 پێشمەرگە دەستگیر کراوە بەبێ ئەوەی دادگایی کرابێت. ئەمە جگەلەوەی بوونی پارێزەری تایبەت بەو ژنە ڕەت کراوەتەوە. هەر لەسەر ئەو دۆسیەیە ئاماژە بەوەش کراوە کە هێزانامنیەکانی هەرێم ڕێگەیان نەداوە لێکۆڵینەوەیەکی سربەخۆ لەبارەی ئەشکەنجەدانی باسیمە بکرێت دوای دەستگیرکردنی لەلایەن ئاسایشی گشتی دهۆک. لەبارەی گەڕانەوەی ئاوارەکانی نیشتەجێی هەرێم بۆ ناوچەکانی خۆیان ئامنستی دەڵێت پێشمەرگە و هێزانامنیەکان ڕێگریان لە گەڕانەوەی دەیان هەزار هاوڵاتی عەرەبی ناوچە کۆنتڕۆڵکراوەکان کردووە. ئەمە بۆ جاری یەکەم نییە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان حکوومەتی هەرێم تۆمەتبار دەکەن بە پێشێلکردنی مافەکانی مرۆڤ و ڕێگری و هێرشکردنە سەر ڕۆژنامەنووسان، بەڵام حکوومەتی هەرێم ناوەڕۆکی زۆرێک لەو راپۆرتانەی ڕەت کردوتەوە.